چەند هێزێکن دیên کوردی بۆ بەرەف ڕزگارکردنا شنگالê ku heta niha şer jî berdawame. Lê destpêkê pir ji dil spas ku li vê sermaye û li vê çiyayê şingalê ku tu amade bûyî vê derfetê bideye me ku dîdareka taybet gel cenabê te bikeyîn. Dêwr gelek bixêr bin. Kak halo li destpêkê em dê giştî peşreviya pêşmergeyê sinûrê şingalê çawa ye û çi astekî de ye tu cenabê te hem ku serkirdeyekî siyasî û hem ev rûbûye serkirdeyekî serbazî û pêşmergeyî Gorapanê. Sereta gelek bixêr bin û هەرچەند ئەوەکی تەبیژی gelek ساردا بەڵام ئەوەمی تەقە دەکەیت بێگومان لە دوای ئەوەی کە منتیقەکە و سنووری شنگال بەشێکی گرنگی هاتە ئازادکردن و لەسەر دەستی هێزی پێشمەرگە و هەموو ئەو هێزانەی کە لە منتیقە بوون و هەموو گەریلا و هەموو هێزی چیای شنگال کە ماوەی 4 مانگ بوو لە مقاومە بوون لێرە و لەسەر دەستی کادر و پێشمەرگە ما هەروەها ینی بە مشارەکەی هەمویان بە بەشداری هەمویان و شەڕ ئێستا لە شنگالە واتە لە ناو سەنتەری شاری شنگالە کە ئەتوانم بڵێم لە یەکەم ڕۆژی شەڕ کە ئێوارەی 20 مانگ داخل بوو هەتا ئێستا ئەو شەڕە بەردەوامە و ڕۆژانە شەڕ لە بینی هێزی ڕزگارکردنی کورد هێزە کوردیەکان بە شێوەیەکی گشتی لە ناو شنگال و لەگەڵ هێزی دوژمن داعش ڕوو دەدات و خۆشحاڵی و هەتا ئێستا هەتا نوکە کە ئێستا قسە دەکەین بە بەردەوامی دوژمن تێکشکایە و دوژمن خەسارەتێکی گەلی گەلی لێکەوتووە و دوژمن ئومێدی نەماوە بەوەی کە بتوانێت ئەو جێگایانە بگرێت کە لەژێر دەسەڵاتی پێشمەرگە. بەڵێ کاک هەڵۆ بلی کو ئەم دەستخۆشیێل هەوەتکەین بۆ وان پێشکەفتن و سەرکەفتنە ئەم دەبێژینش بلی ڕەوشا پێشڕەویە هێزا پێشمەرگەی و دەستکەفتێن هێزا پێشمەرگەی و هێزین دیین کوردی ڕەوشە ئاوارە چاوەدایە ئەو دەڤێت هاتینە ڕزگارکردن و چ پلان هەیە و vەگەڕینە سەر ماڵ و حاڵێن خۆ. بێگومان ڕەوشی ئاوارە دوو جۆرە ئەو ئاوارانەی کە لە چای شنگال ماونۆکۆی کە ئێسادەیان بینین لەگەڵ ڕەوشی ئەو ئاوارانەی کە لە کەمپان و ئاوارەی شارەکانی هەرێمی کوردستان بوون بە تایبەتی لە دۆپ و هەولێر و سلێمانی ڕەوشی ئاوارەکانی ئێرە باشترە لە جاران بۆکی ئەوەی کە جاران هیچ ڕێگایەک نەبوو خواردن و خزمەتگوزاریان پێ بگات جگەل لە کۆپتەرەکانی حکوومەتی عێراقی وەختا هاریکاری دەکردن بەڵام ئەوش گەلێک زەحمەت بوو و وەزعی ئاوارەکان لێرە باش نینە لە ڕاستیە هەمساردە ئەوان لە خێمەن و خزمەتگوزاری پێویست نینەوە ڕاستە لە دوای ئازادکردنی منتیقەکە ئەوان هاریکاریان بەدەست گەیشتووە بەس ئەو هاریکاریانە لە ئاستی پێویست نینەوە ئەوان پێویستیان بە هاریکاری زیاتر هەیە و دیارە ئەمانیش چاوەڕوانی ئەوە دەکەن کە بە تەواوەتی منتیقەکە ڕزگار بێت و بگەڕێنەوە شوێنی خۆیان بە تایبەتی ئاوارەکانی چای شنگال بەشی زۆری خەڵکی سنووری قوبلەتی شنگالن واتە منتیقەی سیپا شێخدران و گورزێر و تلبەنات و تلقەسە بوو ناو سەنتەری شاری شنگال و ڕەوشی ئاوارەکانی ئێرە پێویستی بە باشکردن و زیاتر و ئاور لێدانەوەی زیاتر هەیە و ئاوارەکانی کەمپەکان دیارە ڕۆژانە ئەوان دەگەڕێنەوە ماڵ و حاڵی خۆیان ئەوانەی کە ئازاد بوون بە تایبەتی ئەوانەی سنووری سنوونێ و هەموو ئۆردوگا و مجەمعەکانی سنوونێ و گوندەکانی بناری چیای شنگال بە دیوی غەرب واتە بە دیوی سنوونێ بەڵام هێشتا نەهاتوو ئاواکردن چونکە پێداویستیەکان و هێشتا شەڕ لە منتیقەکە هەیە و هێشتا منتیقەکە ئابوویەکی زۆری تیا بەجێ ماوە لەلایەن دوژمنەوە کە دانراوە بۆ ئەوەی زیان بە کۆمەڵانی خەڵکو و بە هێزەکانی ئێرە بگەێنێت بەڵام خۆشبەختانە بەشێکی زۆری ئەوەش چارەسەر بووە و خەدەماتی کاهرەبا و خەدەماتی دەوائیرە حکومیەکان و خەدەماتی پێویستی هێشتا یعنی بچێک زووە بۆ ئەوەی کە ئاوارە بگەڕێتەوە بەڵام خەڵکەکان گەڕاونەتەوە سەر ماڵی خۆیان و بۆ نیگاداری لە ماڵەکانیان و بینینی ماڵەکانیان بەس بەداخەوە بەشێکی زۆر لە ماڵەکان دەستکاری کراون لەلایەن دوژمنەوە بە تایبەتی بەشێکی زۆریان تەقێنراونەتەوە واتە فەزراندون و هەروەها بەشێکی زۆریشیان لە ماڵەکان هاتوونتە سووتاندن و تاڵانکردن لەلایەن دوژمنەوە و دەرگای ماڵ و کەلوپەلەکانیان دەستکاری کراوە و وەختی ئەوێ تاکو ئەوانە بگەڕێنەوە ینی لە ڕاستی ئەوە ئەرکی حکوومەتی بەغدا و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە
کار ئاسانی بکە بۆ ئەوەی کە ئاوارەکان بکڕێت. بەڵێ دوان هەمی کاوداناندا ئەڤل vê دومایکێ ڕوویداین یعنی گۆڕینên گۆڕانکاریên ku çêbûین rolê rêkxistinên êketîn niştîmanî çi bûye van hemî kawdanê ku cenabê te hez kirîn. بەڵێ بێگومان ئێمە لە سنووری شنگال هەیئەی شنگالمان هەبوو و 6 بۆ 7 کۆمیتەمان لێرە لە سنووری شنگال هەبوو وەختێک کە سنووری شنگال لەسەر ینی داعش داگیری کرد و بەشێکی زۆر لە کادر و لە پێشمەرگەی کۆمیتەکان و لە بەشێک لە فەرماندەکانی سەر بە فەوجی شنگالی لیوای 111 واتە یەکەتی نیشتیمانی کوردستان ئەوانە لە منتیقەکەمانە و لە چای شنگالمانەوە ئەوانە هەم لە دروستکردنی قوەی پاراستنی شنگال دەورێکی گەلێک مهمیان هەبوو و لەوێ ئەتوانم بڵێم دەورێکی ئەساسیان هەبوو لە کۆکردنەوەی ئەو برایەزیدیانە بۆ مقاومە لە چیای شنگال و لە مەزارە پیرۆزەکانی سنووری شنگال و هەروەها لەو ژن و مناڵ و ئاور و زارۆکانەی کە بە چای شنگال و مابوونەوە و دەیان کادر لە ئەندامی مەڵبەند و لە مەسئولی کۆمیتە و لە کارگەڕی کۆمیتە و لە ئەندامی کۆمیتە و لە ئەندامی کرد و لە ئەندام و لایەنگریکێتی بە سەدان کەس لێرە مابووە یعنی بە تێکرا بە سەدان کەس لێرە مابووە ئەوانە بەشداری بەرخودانی چیای شنگالیان کرد بۆ پاراستنی چیای شنگال لە دوژمن وە گەلێکیش لەوانە هاتنە بەداخەوە شەیدکردن و برینداربوون و هەروەها ئێمە بە چەند وەجبێ کادری کەشمان ناردەوە چیای شنگال و لەگەلی کەرسێ بارگای یەکەتی نیشتیمانی کوردستان یعنی پێش 2 مانگ پێش ئێستا و دانرا تقریبان 2 مانگ و نیو پێش ئێستا دانرا و برادرانی جێگری مەڵبەند هەم مەسئولی کۆمیتەکان و جێگری مەڵبەند حسێن دەرمان و دوای ئەوە خەڵەف حەسەن ئەوانە هاتنە منتیقەکە و لێرەمانەوە هەتا هێزی پێشمەرگە گەشتە ئێرە و لەو ڕۆوە دەورێکی باشیان هەبوو ینی هەواڵانی یەکەتی وەکو دڵسۆزی و وەقفایەک بۆ شنگال و وەفایەک بۆ نیشتیمان و نەتەوە وەکو وەفایەک بۆ حیزبەکەیان وەکو وەفایەک بۆ خوێنی شەهیدان و ئەو بەڵێنەی کە دابوویان کە شان بەشانی هەموو هێزەکانی ئێرە بەشداری بکەن و خەبات بکەن و بەرخودان بکەن بە خوێنی خۆیان و بە ڕۆحی خۆیان درێخیان نەکرد. بەڵێ پشتی ڕزگارکردنە ئەو سنوورێ بەرفراوان دەڤەرە شنگال vêrê rolê êketî dibîte çi بێگومان ئەم کارە ساتێک کە بەسەر شنگال هاو گەلێک گۆڕانکاری لەگەڵ خۆی هێنایە گۆڕانکاری لە منتیقەکە یعنی لە ڕووی سیاسی لە ڕووی ئیجتیماعی و لە ڕووی اقتصادی و لە هەموو ڕۆکانەوە گۆڕانکاری گەلێک هێناوە ئەوەی کە گرنگە بەلای ئێمە هەدەف یەکەم ڕزگارکردنی هەموو شنگالە لە دەستی تیرۆریستان و دوای ئەوە گەڕانەوەی خەڵکەکایەتی بۆ سەر جێگا و ڕێگا و زێدی با و باپیری خۆیان ماڵی خۆیان و پاشان ئەوەی کە خەڵکەکە ئەنی باش خزمەت بکرێت و چونکە لە ڕاستی سنووری شنگال کارەساتێکی گەورەی بەسەر هاتووە بە سەدان هەزار کەس ئاوارە بووە و بەدەیان هەزار هاتۆتە شەیدبوون و ئەسیربوون و مەفقودن بێ سەر و شوێنن و دەبێت ئەمانە هەمووی کاری لەسەرکرێواتە شنگال چۆتە قۆناغێکی نوێەوە لە قۆناغێکی کەون چۆتە قۆناغێکی نوێ قۆناغێکی نوێ ئەبێت هەمومان وشارەکەی تیا بکەین و تەنها با بڵێن شنگال ئەبێ هەموو حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسەکان یەکێتی پارتی و لایەنەکانی تر و حتا ئەوانەی تریشکە وەکو هێزی گەریلا لێرە ڕۆڵیان بینیوە لە دەرباسکردنی ئاوارەکان و لە پاراستنی چیای شنگال و هەروەها لە ئێستا کەشان بەشانی هێزی پێشمەرگە لە سەنگەری پێشەوە دەجەنگن و ئەمانەش بە هەمان شێوە لە بەرچاو بگیرێت و تەقدیری ئەمە بکرێت و ئەو قۆناغە نوێ پێویست بەوە ئەکات کە شنگالێکی نوێ دروست بکەین لە ڕووی سیاسیەوە هەمومان بەیەکەوە و شنگالێکی نوێ لە ئاوادانکردنەوە لە قەرەبووکردنەوەی ئەو هەموو زیانە مادی و ڕۆحی و گیانەی کە بەسەر خەڵکە هاتووە و بە جینۆساید ناسانی کەیسی شنگال واتە لە شنگال ئەرکمان گەلک هەنا و ئەو ئەرکە دەبێت پێک بە هەمومان وەکو برا یعنی خۆمان بە بەرپرسیار بزارین و هەمومان خەمی شنگال لە خۆین و خەمی شنگال بخۆین تاکو
شنگال بێتەوە ئاوەدانکردن چونکە شنگال ڕەمزی مەزلومی ینی زوڵم لێکردنی کوردە و ئەبێت ببێتە ڕەمزی ئاوەدانکردنەوە و پێشخستن و لە هەموو ڕێکەوە. بەێ کاک هەڵۆ دیارە وەکو جەنابێتە بە حەزکردی ئێکەتی نیشتیمانی و ڕۆلێکی مەزن هەبوویەت ڤان کاوداناندا بچی هەتانکە وەکو پێتیڤ ئێکەتی ڕیکلام بۆ ئاڵا و بۆ حەزبێ ناکەتل دەڤەرێ ئەف پرسیارەکە چونکە بەرامبەر دە هەندێک لە نێتین کۆ ڕیکلامە حەزبی تێتەکردن وەکو بژین دەڤەرێ. بڵێ لە ڕاستی هەر حیزبێک بەرنامەی خۆی هەیە. ئێمە بڕوامان وایە ئێستا لە قۆناغی ڕابردوو دەربازکردنی ئاوارەکان هەدەفی ئێمە بوو. دوای ڕزگارکردنی شنگال و دوای ڕزگارکردنی شنگال ئاوەدانکردنەوەی شنگال و دوای ئاوەدانکردنەوەی شنگال کاری حیزبی دێتە پێشەوە کە هەڵکردنی ئاڵا و با بڵێن ڕیکلامکردنە بۆ حیزبایەتی. ئێستا ئێمە هەمومان کادرەکانی یەکەتی نیشتیمانی کوردستان و هەمومان پێک وە پێشمەرگەین شان بەشانی پێشمەرگە دەجەنگین لە پێشەوە و لە پاکردنەوەی منتیقەکە لە لوغم بەشداری دەکەین و لە TNT بەشداری دەکەین و لە عبۆ بەشداری دەکەین کە پاقش بکرێت منتیقەکە و ئێستا ئێمە قەناعەتمان وایە جگە لە بارگای ڕسمی یعنی وەکو یەکێتی جگە لە بارگای ڕسمی پێویستمان بۆ نییە ئاڵا هەڵبین پێویستمان بۆ نیە عەلەم هەڵبین و هەر حیزبێک بەرنامەی خۆی هەیە ئەو حیزبانەی کە خۆیان هەڵیان کردووە و خۆیان قەناعەتیان وایە ئێمە قەناعەتمان وایە کار زیاتر بکەین هەوڵ زیاتر بین و شنگال بێتە ڕزگارکردن و بێتە ئاوەدانکردنەوە بێتە گەڕانەوەی ئاوارەکان بۆ شنگال ئەو کاتە سەردەمی عەلەمە نەگەێستا. بەێ کاک هەڵۆ دیار حساسیەتە سیاسی دەڤەرێ مایە ئەگەرە فڕەهێزیین کوردیل دەڤەرێ ئەتا بگرە ئەگەر دیف هەندێک کەناڵێن ڕاگەهاندنی دەستگەهە ڕاگەهاندنی بیتن دیارە حساسیەتە هەیە بەڵێ مەدڤیل جەنابێتەوە بۆ سەرکردایەکی مەیدانی دەڤەرێ ئەو حساسیەتە هەیە دەڤەرێ. وەڵا بێگومان حیزبەکان جیاوازیان هەیە ینی هەر حیزبێک جیاوازی هەیە لە سیاست و لە بەرنامە و لە ئامانجی خۆی بەڵام ئێمە وەکویکەتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو حیزبەکان عیلاقەمان زۆر باشە لەگەڵ برایانی پارتی عیلاقەمان باشە لەگەڵ برایانی یەپەگە و هەپەگە و هێزەکانی گەریلا لە باکوور و لە خۆر ئاوا عیلاقەمان باشە و لەگەڵ برایە زیدەکان لێرە ئەو هێزانەی کە لێرەن عیلاقەمان باشە من سەردانی هەمویانم کردووە ینی سەردانی ئاوارەکانی چای شنگال عشیرەتەکان و ئەو قوتانی کە لێرە مقاومەیان کردووە و هەروەها سەردانی هەموو لایەنە سیاسەکانمان کردووە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ مشکلەیەکمان نییە لەگەڵ کەسیان تەنها و تەنها ئێمە ویستومانە کە تەنسیق بکەین لەگەڵ هەموویانە بۆ ئەوەی کە بە هەمومان منتیقی شنگال ڕزگار بکەین و ئەو حساسیەتەکە لە منتیقەکە هەبێ ئێمە ئەگەر حساسیت بێ خراپە و ئەگەر جیاوازی و منافەسە و ململانەی شەریفانە بێ شتێکی تەبیعیە بەڵام ئەگەر حساسیت بێ بەوەی کە یەکێک نەوێ یەکێکی کە قبول نەکات ئەمە میلەتی شنگال زەرەکات و میلەتی کورد زەرەکات و یعنی ئەو سەرکەوتنانەی کە بەدەستمان هێناوە کەموکوڕی تەیەکەوێت چونکە ئێستا ئێمە لە ڕووی پێشمەرگایەتیەوە جیاوازیمان نیە و حساسیتمان نییە لە ڕووی جەنگەوە لە ڕووی سەنگەرەوە لە ڕووی بەرخودانەوە هەموو هێزەکان لە سەنگەری پێشەوە دەستمان لە ناو دەستیەکە مەسەرەن کە ئاچیتە ناو شنگال ئەبینیت پێشمەرگەیەکی یا فەرماندەیەکی سەر بە وەزارەتی پێشمەرگە بە ئەرکی خۆی هەستاوە و لە پێشەوەیە و لە سەنگەردا قارەمانان ئەجەنگێ و هەروەها ئەبینی گەریلایەک لە پێشی پێشەوەیە شەو ڕۆژ ئەجەنگێ و بەرخودانەکە و هەروەها ئەبینیت کادرێکی یەکێتی لە پێشی پێشەوەیە و هێزەکانی لیوای سە و یانزە و فەوجی یەک و هێزەکانی ئەسنادی پشتیوانی کە پشتیوانی دوو کە لەسەر داوای ئێمە هاتوون دەورێکی باشیان هەیە لە شنگالە و هەمووی دەستخۆشی لێگەکەین ینی من کە ئاچمە شنگال سەردانی هەموو فەرماندەکانەکەم بێت جیاوازی چۆن سەردانی هێزەکانی یەکەتی یەکەم واش سەردانی فەرماندەکانی پارتی فەرماندەکانی گەریلا و هەموو فەرماندەکانەکەین دەستمان ناو دەستیەکانی لە ڕووی پێشمەرگایەتیەوە تقریبەن مشکلەمان نییە ئەگەر لە ڕووی سیاسیشۆ مشکلە هەبێت میان نەک مشکلە یعنی جیاوازی هەبێت دەکرێت لەسەر مێزی گفتوگۆدا بنشین چارەسەری کێشەکانمان بکەین و بە ڕێگایەکە نقطەی هاوبەشمان هەیە ینی نقطەی مشترەکمان زۆرە ئێمە دەتوانین نقطە مشترەکان بکەینە بەرنامجێکی باش و ئیشی لەسەر بکەین و ئەو خلافاتەشی کە زەرور نییە تاخیری کەین بۆ کاتی خۆی و بە تایبەتی کۆمەڵێک پرس هەیە ئەبێت تاخیری کەین بۆ ئەو کاتی کە خەڵکی شنگال گەڕاوە شنگال وەختی انتخابات بوو یا ڕاپرسی بوو یا هەر پرسێکی دیموکراسی بۆ ناو کۆمەڵانی خەڵک هاتە پێش و بڕیاری لەسەردرا
ئەبێ ئێمە پرسەکان بگەڕینەوە بۆ بەردەمی خەڵک بڕیار بدا و نابێ ئێمە لە جیاتی خەڵک بڕیار بدەین. بەڵێ تێتا گوتن و لایەنێکی کوردی هێزێکا کوردی بووە ئەگەرە تێکدانا پلانە ڕزگارکردنا شنگالێ ئایا حتا چەند ئەوە ڕاستە؟ والله من لە ڕۆژ یەکەم هاتمە ئێرە لە ڕاستی هەستم نەکردووە لایەنێک کێشە بوو بێت وەکو ئەوەی کە شەڕ نەکات یان نەیەڵی کەسی کە شەڕ بکات بەڵام بەرنامەکە تێک چوو و دوژمن شکال لە منتیقەی سنوونێ و هێزی برایەزیدەکان لە چیای شنگال و هێزی گەریلا لە چیای شنگال و هێزی پێشمەرگە لە چیای شنگال و کادرە سیاسیەکانی هەموو لایەنەکان لە چیای شنگال یعنی لە ئازایەتی خۆیان لە قارەمانەتی خۆیان پەلاماری شنگالیاندا و دوژمنشکا وەکە دوژمنشکا و هەموو هێزەکە شوێن دوژمن کەوتو و خۆشببختانە بەشێکی شاری شنگال هاتە ڕزگارکردن و بەڵێ ئەو بەرنامە ئەساسی کە دابنرێت بە ڕێکوپێکی و بە تەوافق لە بینی هەموو لایەنەکانە من نازانم چه بەرنمەیەکە بوو بەڵام بەرنمەیەکی وا ئیشی پێ نەکرا اینجا ئەو بەرنمەیە بۆ ئیشی پێ نەکرا ئایا لایەنێک نەیهێشت یاخود حاڵاتێکی فوجایی هاتە پێشەوە من پێم وانە لایەنێک سبب بێت حاڵاتی فوجاییەتە پێشەوە زۆر جار فەرماندەکان و نەخشە دائنێن بەڵام حاڵاتێکی تازەیەتە پێشەوە یعنی نەخشە کە دای ئەنێ یا بەرنامە کە دایەنەی کاتی ئەوێ ممکنە پێش ئەو کاتە حاڵاتێک بێتە پێشەوە تۆ فریای بەرنمەکەی خۆت نەکەوی ئەبێ بەرنمەیەکی کە تەبێ خێرا داخڵ بیت دوو ینی حاڵاتی شنگالیش تقریبن خەمخۆری هێزەکان بۆ شنگال دڵسۆزی و قارەمانەتی هێزەکان بۆ شنگال پەلە بوو ینی پەلەیان کرد نان هێز نەخشەکەوکو ئەو ئەگەر هەبوو بێت من ئاگام لە نەخشە نییە ئەگەر ئەو نەخشەی هەوو بێت و خۆی جێبەجێکرێ بەڵکو دابەزینە ناوشار بەڵام لەو دابەزینەش سەرکەوتن بەدەست هات ینی هەر پلان ئەو پلانەوە دانای بەرنامە بژە نیوەک هاتیە بجێ ئینان نەوەکو ئەو بێژن کوپ ئێکجاری تێکچوو نا من نەخشەی پلانەکە نازانم بەڵام ئەو هێرشەی کە هەموو هێزە کوردیەکان کردیانە سەر شنگال دەستکەوتی هەبوو و بەشێکی ئەساسی استراتیژی لە گەڕەکەەکانی شنگال هاتە ڕزگارکردن کە ئەوە ئێستا تقریبان حەڤە ڕۆژە شانزە بۆ حەڤە ڕۆژە دوژمن بە بەردەوامی هێرش ئەکات بۆ ئەوەی یەک گەڕک لەوانە بگرێتەوە نەیتوانیەوە خەسارەتێکی زۆری کردووەوە تێکشکاوە و معنایەوە دەستکەوتی ئێمە شوێنە استراتیجیەکانمان گرتووە کاکەڵۆ دیارە لێ دماهیکە هێزێک هاتیە پێکینان هێزا پاراستنە شنگالێ و ئەندامێن vê hêzê pêk hatîne ji kurên şingalê xwe bexşin aya çarenivîsê vê hêzê de çi bîtin بێگومانە و هێزە ئەو کاتانەی کە مەترسی لەسەر شنگال بوو پێشەوەی شنگال بێتە داگیرکردن لایەن تاشەوە و بیدایەتی دروستبوونی بوو و دوای ئەوەی کە دروست بوو ئێمە هەرچی دەتوانامان نبوو دەعم و پشتیوانیمان کردن ینی هەم کادرەکان ئێمە لە ناو هێزە ڕۆڵێکی ئەساسیان هەبوو و هەواڵ حەیدەر شەشۆ هەواڵ شێخ داود هەواڵ شێخ خودێدا و هەواڵیان فارسەکڤان و گەلک ئەفسەر و فەرماندەیەمە و گەلێک کەوادرێمە لە ناو هێزە یعنی دەورێکی ئەساسیان هەبوو و ئێمە هەرچی توانیمان و پشتیوانیمان کردن پشتیوانی مادی لە ڕووی پێداویستیەکانی ئەوان و پشتیوانی معنەویش بە هەمان شێوە و وەختێک کە ئەوان بەرخودانێکی باشیان کرد لە ڕاستی و توانیان منتیقێکی باش پارێزن بە تایبەتی ڕۆحی مقاومە لە منتیقەکە بەقووەترکەن زائیدەن ئەو هێزانەی تر لە مەحوەرەکان دروست ببوون و کە ئەوانیش گەلێکی کادریما لەوێ هەبوون و لە میحوەرەکانی تر تقریبان دوانزە بۆ 15 میحوەر بوون لە زۆری لەوانش کادر هەبوون و دەوریان هەبوو ئەو هێزە تەنسیقی لەگەڵ ئەوانیش هەبوو هێزی پاراستنی شنگال و دوای ئەوەی کە هێزی پێشمەرگە گەیشتە چییە ئەو هێزە من پرسیارم لێکردن کە لەکوێن و بیدایەتی یەکەم بەشداریان کردووە لە شنگال بەڵام لە ڕۆژەکانی 2 3 و 4 ڕزگارکردنی شنگال ئەوانە چوونە شوێنی خۆیان و هێزەکانیان هیلاک بوون 4 مانگ بوو لە شەڕابوون وتیان ئێمە ئیجازایان نەدەین تا ئیعادە نەزەرێکی خۆمانەکەینەوە خۆمان تەقویەکەینەوە خۆمان ڕێک ئەخەینەوە و جارێکی کە داخلی شەڕەبینەوە یعنی ئەوەی کە من ئاگام لێ بێ ئێساوی هێزە خۆیان ڕێگەخەنەوە خۆیان ئامادەکەن وە قوتەکەی خۆیان ڕێگەخەن بۆ ئەوەی کە بتوانن لە قۆناغەکانی داهاتوە بژداری بکرد ئەو بخۆ چ بریارێت دەن هەتانکە یعنی ئایا دێ پشتی ڕزگارکردنا شنگال و نەمانە داعش کوردستانێ ئایا ئەو هێز دێ هەرمینیت
یان دێ هەر کەس و بەگەڕێتە سەر کاری خۆی بەرینن ئەو پرسە پەیوەندی بە خۆیانەوە هەیە یعنی ئەوە هێزی برایەزیدەکانە هەتا شنگال پێویستی پێی بێت ئێمە پشتیوانیانیم بۆ ئەو هێزە بۆ پاراستنی شنگال و بۆ ڕزگارکردنی شنگال و بۆ بەرخودان لە شنگال ئێمە پشتیوانیانین و هەر وەختێکیش یعنی زروف هاتە پێشەوە کە ئەو هێزە پێویستی نەکردووە هێزی قانونی دروست بوو جێیش دروست بووە قوی ئەمنی داخلی دروست بوو دیارە ئەو کاتەوانش قراری خۆیانەدا دیارە هێزەکە هەیە تایبەتە هەڵگرتنە تێنتیان بەڵێ دەستپێکی ئەم دێ ڤەگەڕینەوێ پرسیارێ دەما دەنابێ هاتنە ناف سنوونێ ڕەوشە سنوونێ و تێنتیا چاو بکۆ شلایەوان تیرروستن داعش هات بەڵێ ئێمە کە لە ڕۆژ یەکەم هاتین هەستمان کرد TNT و عبوە و لوغمێکی زۆر لەسەر جادەکان هەیە و لە ناو ماڵەکان هەیە لە مەحەلەکان هەیە و لە دائیرە حکومەکان هەیە و بێگومان ئەمە گەورەترین هەڕەشەیە بۆ سەرگیانی خەڵک و پێشمەرگە و هێزەکان لە مەنتیقەکە بۆیە کە لە ڕێگای خۆمانەوەتە لە ڕێگای مەڵبندۆ داوامان کرد لە سلێمانی تیمێکمان بۆ بێنن و ببینە پشتیوان بۆ کۆمەڵانی خەڵک و ببینە پشتیوانیش بۆ پێشمەرگە لە سنوورەکە و ئەو تیمە خۆشبەختانە لە دوای چەند ڕۆژێک هاتنە گەشتە مەنتیقەکە و خەبیری باشن دەستیان کرد بە پاکردنەوە بە پێی بەرنمەیەک بەرنمەکەش ئەو بوو کە هەر خاون ماڵێک کە گومان ئەکات لەوەی ماڵەکەی TNT تیابێت بێت سەردانی تیمەکە بکات بۆ ئەوەی تیمەکە هاریکاری بکەن بۆ پاقشکردنەوەی و هەر دائیرەیەکی حکومی شک و گومانی تیابێت کە ئەوە TNT تایە فەرمانبەری دائیرەکە بێتە لای فەریقی هەندەسەکە بۆ ئەوەی کە فەریقی هەندەسەکە بۆیان پاک پشت بکەنەوە و کۆڵان و محەل و تەریقەی عامە و ئەو جێگانش کە بە هەمان شێوە هەنێک لە ساحەبی مەکائین و سیارەکان کە بەجێ مابوون و ئەوانە تەلغیم کرابوون بۆی منفەزیر بن بە خەڵکە ئەوانیش هەر بە هەمان شێوە هاتنە لای فەریقەکەەوە خۆشبەختانە ئەو فەریقا یعنی لە ماوەی 10 ڕۆژ نزیکەی 4 تەن زیاتر TNTیان لە ناو سنوونێ و دەوروپشتی سنوونێ پاک کردەوە کە ئێستا بەشی هەرە زۆری سنوونێ پاک بۆتەوە و بۆ شوێنەکانی کەش ئامادەن بە ڕۆحی خۆیان بە گیانی خۆیان سنوورەکە پاک بکەنەوە بۆی ئەو مەترسیە ترسناکە لە مەنتیقەکە نەمێنێت ئایا تێ ئەف تەکتیکە داعش یا دانانە تێنتیان ئەف بچیە یعنی ئەگەرەوەی چێک و وەڵا ئەوەی کە ئەوان کردبوویان بە پلانێکی زۆر بە پیلانێکی زۆر مەترسیداردایان نابوو یعنی لە ناو ماڵ لە ناو مەتبەخ لە ناو ژووری خەوتن لە ژێر قەنەفەی دانیشتن و لە ناو سەلاجا و لە ناو دەوائری حکومی و لە ڕێگای خۆڵ واتە تورابی و لە هەر جێگایە کە خەڵک پێویست پێ بە ئەو پەڕی فەنی و تەکتیکیەوە دایان نابوو یعنی ئەوانە هەمووی خەبیر بوون کە ئەوانیان داناوە و بۆ ئەویان داناوە دیارە بۆ ئەوەی مەنتیقەکە بفرێنن مەنتیقەکە بتەقێنەوە ینی مەنتیقەکە تێک بدەن و ئەوان کە لە مەنتیقەکە مقاومەیان پێنەکرا و بەجیان هێشتبوو بە تەما بوون عبووەکان لە جیاتی ئەوان زەرەر بە خەڵک بدا یعنی لە دوای خۆیان عبوویان بەچێشت باشە کە کەڵتون کە ئورەیە داعش چاوت بینی وەکو گرۆپێک تیرۆریستی ئێمە با لەسەر ینی ئەساسێک قسە بکەین نەک لەسەر عەتف و لەسەر ئەوە بێگومان هەر هێزێک کە ئەشکێت تێک ئەشکێت ورەی دابەزی و بە حکمی ئەوەی کە لەسەر زەوی لە شەڕ ینی لە شەڕی سەر زەوی داعش تێکشکاوە و لە شەڕی ئاسمانیش و تیاری هاوپەیمانان توانیویانە زەربەی زۆر بدەن لە دوژمن ینی هەم تیارەکانی هاوپەیمانان هەم تیارەکانی حکوومەتی بەغا و ئەوانە توانیان بەشێکی زۆر لەو دۆشکا و هامەر و دەبابە و مدەڕعی کە بەدەستی دوژمنەوە بوو تێکی بشکێن و بیسووتێنن و ژمارێکی زۆریشیان لێ بکوژن و هەروەها لەسەر زەویش لە کوبانی و تاجە لەولا داعش تێکشکاوە یعنی ئەمە لە کوبانی لە سەریکانی لە ڕەبیعا لە زومار و ئێستا لە سنوونێ و هەروەها لە منتیقەی مەخمور و گوێر و هەروەها لە منتیقەی کەرکووک لە بەشێکی زۆر لە منتیقەی کەرکووک پاکرایەوە و هەروەها لە منتیقەی دووز خوورماتوو یعنی تاسەر چیای حەمرین پاکرایەوە و هەروەها لە سلێمان بەگ و لە جەبارە و هەروەها لە جەلەولا و لە سعدیە یعنی ئەوانە هەموو بەدەست داعشەوە بوو و داعش شکستی خوارد ژمارێکی زۆری لێکوژرا
و ئەمە معنەویاتی دابەزان بە بەردەوامی شکاون ئەو معنەویاتیان نەماوە ئەو کاتێ ئەوان فرسەتیان هێنا گەلی کورد بەتەمان نەبوو شەڕێکی وای توش بێت یعنی گەلی کورد چاوەڕوانی ئەوە نەبوو دوژمنێکی وەکو داعش داخل بێت و شەڕی بکە و گەلی کورد بە تایبەتی لە کوردستانی باشوور هەرێمی کوردستان بە ڕێگای گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەغا هەمیشە هەوڵی ئەدا کێشەکانی چارەسەرکاوە لەگەڵ حکوومەتەکانی جیران هەمیشە بە ڕێگای گفتوگۆ هەوڵی ئەدا کە چارەسەری کێشەکانی کاوە لەگەڵ هێزە سیاسیەکان هەمیشە بە گفتوگۆ دائنیشتن کە چارەسەری کێشەکانیان بکەن یعنی ئێمە بیرمان لەوە نەکردبووە کە بەڵێ تەوەقع ئاکرا مەکتەبی سیاسیەکێتی پێش ئەوەی جەنابی مام جەلال نەخۆش بکەوێت چەندین جار ئامۆژگاری کردین هۆشداری داین کە ڕەوشی عێراق بەرەو مەترسی ئەڕوات ڕەوشی عێراق لەبەر ئەوەی سیاسیەکان یەکتر قبول ناکەن بۆشاییەک دروست بووەوە ئەو بۆشاییە ناحەزان و دوژمنان استغلالی ئەکەن بۆ دژایەتیکردن و تێکدانی ئەزمموی کوردستان و عێراق و دەیان جار ئەم ئامۆژگاری کردوین هەم لە کۆبنەوەی سەرکردایەتی هەم لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی هەم لە ئیعلام هەم لە کۆبنەوەی حیزبەکانی کە هەم بە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی عێراق شیعە و سوننا هەموو لایەنەکان بۆ هەم لە کوردستان لەگەڵ هەواڵانی پارتی و لەگەڵ هەواڵانی پەکەکە و لەگەڵ هەموو لایەنەکانیکانی ئەو ڕەوشە زۆر دووبارە کراوەوە بۆ سەرکردایەتێکەتی قەنەعەتی وا بوو کە دروستبوونی ئەو بۆشاییانە ئەو بۆشایە سیاسی و سیاسی و قانونی و ئەسکەریانە لە منتیقەکە نەتیجەیەکی خراپی لێکەوێتەوە نەتیجەکەشی بینیمان داعشا و بەڵام ئێمە خۆمان بۆ شەڕی داعش حاضر نەکرد بۆیە داعش توانی بەشێکی زۆر لە ناوچەکان داگیر بکات و زەربەیەکی زۆریدا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە گەلی عێراق و لە گەلی کورد لە خۆرئاواوە تاکو باشوور تووشی شەڕێکی قورس بوو بەڵام دوایەوەی کورد خۆی و دۆستەکانی و ڕیزی کورد ڕێکەوت لەسەر ئەوەی کە بە هەمومان دژی داعش بین و دژی دوژمنی هاوبەشمان بین و دوژمن شکستی خواردەوە ئێستا بەڕای من دوژمن بەرەو قۆناغی کۆتایی ئەڕوا کاک هەڵۆ gelek bêjin ji bilî ku ew karasata em karasata bi ser miletê me hatî taybetî birayên êzdî em dê ew her wekû birîneke dilê me da bez bêjin eva daişa Kurd kirneyek aya tu çi dibêjî Kurd wekû serkirdeyekî siyasî بێگومان شەڕی داعش خەسارێکی زۆر گەوری لێداین دایان هەزار خوشک و برای یەزیدی شەهید بوون و ئەسیر بوون هەزارەها ڕۆڵەی تر شەهید بوون و یەخسیر بوون و هەروەها سەدان پێشمەرگە و فەرماندەمان شەهید بوون و گەلی کورد لە خۆرئاوا تووشی شەڕێکی زۆر مەترسیدار و بە تایبەتی کۆبانی و لە باشوور واتە لە کوردستانی عێراقیش بە هەمان شێوە شەڕی زۆر قورس ڕوویدا یعنی لە ڕووی بەشەری و لە ڕووی ئەمانەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی مادیەوە کە بە ملیارەها دۆلار زەرەر لە ناوچە کوردستانیەکان کەوتووە لە شنگالەوە هەتا ئەچێتە خانەقین جگە لە زەرری گیانی و زەرری ڕۆحی و ئاوارە بوون و ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەش ئەم مەترسیە گەلی کوردی هوشیار کردەوە بۆی دەست بخەینە ناو دەستی یەک و هەمومان دژی دوژمن بین لە هێزی پێشمەرگە چوو بۆ پشتیوانی کوبانی و هێزی گەریلا هاو بۆ پشتیوانی هێزی پێشمەرگە لە شنگال و لە مەخمور و حتا لە کەرکووکیش باشە ئەنی ئەمە وای کرد کە هەموو هێزەکان هەست بکەین دوژمنێکی مەترسیدار و سەرسەختمان هەیە ئەگەر ئێمە یەک نەگرین و پشتیوانی یەک نەکەین ئەوانە ممکنە تووشی زەرەر و خەساری گەورەمان بکەن و بۆ یەکە گەلی کورد و سەرکردایەتی سیاسی کورد و عەقڵانە هەنگاوی ناتوانی بەشێک لە خلافەکانی تاخیر بکات و کاری هەنووکە یەکڕیزیە لە سەنگەرا دژی داعش و اختیاری ئەوەی کرد بەڵێ تو vê êgirtinê an ku vê hişyarkirinê dibînî بۆ beref kongrê neteweyî sertaserî Kurdistana بێگومان کۆنگرەی نەتەوەی سەرتاسەری لە کوردستان زەمینەی سیاسی و بە تایبەتی زەمینی سیاسی لەباری ئەوێت و زەمینەی هوشیاری نەتەوایەتی لەباری ئەوێت و ئێستا میلەت کۆنگری نەتەوایەتی بەستووە ماوەتەوە لایەنە سیاسیەکان یعنی ئەگەر هاوڵاتیەک یا پێشمەرگەیەک لە هەر جێگایەکی کوردستان لە هەر پارچەیەکی کوردستان لە هەر بستەخاکێکی کوردستان لە هەر شان و
شاخ و لوتکەیەکی کوردستان بێتە ئازار و شەیدکردن لە دوورترین شوێن کورد هاوبەشی خەمی ئەکات و بەشداری ئەکات لە ئازادکردنی لە چیای شنگال چەندین گرۆڵەی کورد هەیە لە ئەوروپاوە گەڕاوەتەوە لێرە خەباتەکە لە شارەکانی کۆ هاتوون لێرە خەباتەکەن لە کوردستانی ڕۆژهڵاتەوە ئێرانەوە هاتوون لێرە خەباتەکەن لە هەموو جێگایەکەوە مە هەستی نەتەوایەتیە هەستی نیشتیمان پەروەریە یعنی گەلی کورد ئێستا خۆی بە خۆی کۆنگرەی بەستووە ماوەتەوە لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسەکانیش ئەبێت کار بۆ ئەمە بکەن و لایەنە سیاسەکان ئەبێ هەمومان کار بۆ ئەمە بکەین هەمومان بگەینە ئەو قەنەعاتە کۆنگرەیەک بەستین یەکتر قبول بکەین و ئەو کۆنگرێ بۆ بەرژەوەندینەتەوەکەمان بێت و ئەو کۆنگرێ نزیکمان کاتۆلەیەک و ئەو لەو کۆنگرێ هیچ دەوڵەتێک نەترسێنین لەوەی کە ئێمە خەتەرین بۆ سەر دەوڵەتان بەڵکو قەنەعەت بە دەوڵەتان بکەین کە ئێمە میلەتێکی خاوەن حەقی خۆمانین و ئەوانش بێنە پێشەوە لە دانپیانانی حەقەکانمان ڕزگارکردنە شنگالێ پێنگاوێت و چاتێنە هاوێتن بۆ هەتا نەها پێشڕەوی نەکردیا ڕاستیایە پلانێکی ورتری ئەوێ ئینشاڵڵا لە کات و ساتی خۆیان بە پلانێکی ورترەوە شنگار ڕزگارەکرێت کەوەکو پێشتیش باسمان کرد هێزی داعش ئەو هێزەی جاران نییە و ئێستا هێزێکی شکست خواردووە و هێزێکە بە بەردەوامی ڕائەکەن و بە بەردەوامی لە شەڕەکانە تێگەشکێن و ئالێتەکانیان تێگەشکێت و لەبەر ئەوە ئێمەش چاوەڕوانەکەین کە لای سەر و بەرنمەیەکی ورد و ڕێکوپێک بە مشتارەکەی هەموو لایەکی شاڵە دابنرێت و لە کات و ساتی خۆیان ئەو شتانە جێبەجێ بێت باشە دومایک پەیوەتەکە کەڵت بە خێراتنی ئێواکەین سپاس کە هاتن بۆ ئێرە و ئومێد ئەەکەین کە بەم زوانە هەموو شنگالیەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان و ئومێد دەکەین و داوا ئەەکەین کە هەموو منەزەماتی ئینسانی و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغا و هەموو لایەک بەدەم ئاوارەکانی چای شنگالەوە بێن بەڕاستی ئێسەکەیان بینی لە ناو خێمان من هەمیشە لە خەمی ئەوام شەوێک ئەگەر بایەکی قایم بێت خێمەکانیان بابی بات کەسمان ناتوانین فریانکەوین سەرمان ڕقیان نکاتەوە یعنی ئەبێ خەمی ئەم ئاوارانە بخورێت نابێ بەم شێوەی بن لە چای شنگال ئەوە دوا داواکاریمە و دوا داواکاریشمەوەیەکە هەموو لایەک بە عقلێکی حەکیمانە ڕاستیەکان بە کۆمەڵانی خەڵک بڵێن بەڵێ جای شنگالێ و بەرێ سارمایە و نێزیکی گۆراپانە جەنگێ سپاس بۆ هەواڵ هەڵ و پێنجەوینی ئەندامی سەرکردایەتی و بە ترسێ مەڵبەندێنینەوە ئێکەتی نیشتیمانی کوردستان بەڵێ بینەرێن هێژال جای شنگالێ مە دمەهەیەکە دیدارە خۆینە هەتا دیدارەکە دینگەهینە فێک دەبێژینەوە ببینن خۆشیان